دیاردەیەکی مەترسیداری هاتوچۆ ئاشکرا دەبێت. کاک فاروق خۆی لە ماڵەوە دانیشتۆ و ژمارەی ئۆتۆمبیلەکەی لەسەر شەقام بەکاردێنن. بۆ هاتوچۆ هاوڵاتیەک هۆشداری تون دەدات تا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر و دەڵێت دیاردەیەکی مەترسیداری هاتوچۆ پەرەیسەندووە ئەگەر ڕێگای لێ نەگیرێت کارە سات دەخوڵقێنێت. کاک فاروق نووسیویەتی بۆ لایەنی پەیوەندیدار و بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەولێر تاکەی ئەو کێشەیە چارەسەر ناکەن خەڵکانێک بە ئاشکرا ژمارەیەکی هەڕەمەکی لای خۆیەوە دروست دەکات دواتر لەسەر شەقام لە بری ژمارە ئەسلەکەی خۆی لە ئۆتۆمبیلەکەی دەبەستێت هەر بەو ژمارەی دروستی کردووە سەرپێچی دەکات لە بنەڕەتیشدا ژمارەکەی خۆی نییە و سزاکە بۆ کەسێکی دیکە دەنووسرێت. کاک فاروق هاوڵاتیەکی شاری هەولێرە لە ماڵی خۆی دانیشتووە و کەسێک بە ژمارەی ئۆتۆمبیلەکەی ئەو لەسەر ڕێگای کەرکووک سەرپێچی کردووە بێوەی کاک فاروق ئاگای لە هیچ بێت کەچی سزای سەرپێچیەکە بۆ ئەو هاتۆتەوە. ئەوە لە کاتێکدایە کە ئۆتۆمبیلەکەشیان جیاوازە. کاک فاروق نیسانسەنی پێەیە بەڵام سەرپێچکار کە ژمارەکەی ساختە کردووە هۆندای ئەکسنتیلایە. کاک فاروق داوای چارەسەری بەپەلە دەکات و دەڵێت هیچ کەسێک خۆی ناکات بە خاوەنی ئەو کەیسانە. هاتوچۆ دەڵێت بڕۆ بۆ دادگا، دادگا دەڵێت بڕۆ بۆ پۆلیس، پۆلیس دەڵێت بڕۆ بۆ مکافحە. کاک فاروق دەژڵێت ئەگەر سبەی کەسێک بەو ژمارەوە قەتڵی کرد کێ سزا وەردەگرێت و کێ باجی تاوانەکە دەدات. بۆیە پێویستە لایەنی بەرپرس هەرچی زووە چارەسەرێکی ئەم دیاردە مەترسیدارە بکەن چونکە ئەمە یەکەم دیاردە نییە و دەیانی وەک کاک فاروق ئەو حاڵەتەیان توش بووە.